لەگەڵ بەڕێز عەباس غدێر ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمە کە لە بەغدا لەگەڵماندا گفتوگوی زیاتر سەبارەت بە بەڕدۆخی سیاسی عێراق سیناریۆکانی بەردەمی عێراق دەکەین. بەڕێز عەباس غدێر ئەم کاتتان باش. بارودۆخی سیاسی عێراق چەقپەستووی سیاسی عێراق بەم شێوەیە چارەسەر دەبێت هەرچی ڕەوتی سەدر دەیڵێت چوارچێوەی هەمانگی ڕەتی دەکاتەوە، هەرچی چوارچێوەی هەمانگی دەڵێ ڕەوتی سەدر ڕەتی دەکاتەوە. بسم الله الرحمن بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵەکەتان. لە واقعدا ئەم ناکۆچیانە دوای ئەنجامی هەڵبژاردن پێش دەمانگ دەبینین چەقپەستووی سیاسی و ناکۆچیەکان هەر بەردەوامن لە نێوان لایەنە سیاسیەکاندا. ئەوەی کە بینیمان کێشەی زۆرمان بینی خۆپیشاندانەکان هەروەها کشانەوەی ڕەوتی سەدر لە پرۆسەی سیاسیدا و تێگەیشتنی زۆرینەی سیاسی کە هاوپەیمانی ئینقاذی وەتەن ڕایگەاند بوو. ئێمە ئەو کاتە گەیشتینە قۆناغی کۆتایهێنان بە کێشەکان بۆ پێیکەوە کۆنگرێک هەبوو بە چاودێری حکوومەتی عێراق. لەم کۆنگرێدا ئەمە ژمارەیەک پێشنیازی خستە ڕوو لەوانە بەردەوامیدان بە وادە دەستوریەکان و پێشێنەکردنی یاسا و دەستور و پەکنەخستنی پەرلەمان ئەوەی کەوا بینیمان. بەڵام چوارچەوەی هەمانجی ئێستا دەیەوێت و گفتوگۆش دەکات دانوستان لەگە تەواوی لایەنەکان دەکات لەگەڵ پێکاتی کورد پێکاتی سونە دەیەوێت کەەوە ئەم ئێستاقاقە دەستوریانە ئەم شایسە دەستوریانە تەواو بکاتە. ئەم کێشانەی کە ئێستا باس لەکرێت بابەتی هەڵەشاردنەوەی پەرلەمان ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە هەمان کاتدا چوارچەوەی هەمانجی ڕەتی ناکاتەوە. بەڵام پێویستی بە چییە؟ پێویستی بەوە هەیە لە چوارچێوەی دەستوردا بێت. ئەمڕۆ مادەی 64 دەستور زۆر بەڕوونی باسی هەڵوەشاردنەوەی پەرلەمانی کردووە. لە هەمان کاتدا بۆچوونی پێکاتی کورد بۆچوونی پێکاتی سونە دەبی بۆچوونی ئەوانیش لە بابەتی هەڵوەشاردنەوەی پەرلەماندا وەربگیرێت. لە هەمان کاتدا ئەو بڕیارەی کە دەرچوو لە ساڵی 2021دا کە لەلایەن دادگای فیدراالیەوە داوای چی دەکات؟ داوای گۆڕینی یاسای هەڵبژاردن دەکات و داوای هەڵوەشاردنەوەی هەڵاوێتکردنی دەنگەکان بە ئەلکترۆنی دەکات. ئەمە چیمان پێ دەڵێت؟ تەنانەت ئەم کێشانش کە ئەگەر بمانەوێت چارەسەر بکەن دەبێت پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە بۆ ئەوەی کەوا ئێمە ئەم کێشانە چارەسەر بکەین. بۆیە ئێستا چوارچەوەی هەماهەنگی دەوێت پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە. هیچ وادەیەکەیە بۆ کۆبنەوەی پەرلەمانی عێراق؟ ئەو بۆچوونەی کە هەیە ئێستا ئەم کۆبوونەوەی پەرلەمان دوای چلەی ماتەمینی ئیمام حوسێین دەبەسترێت. چونکە ئەم سەردانە زۆر گرنگە حکوومەت ئێستا خەریکە بەم چلەی ماتەمینەوە. دوای چلەی ماتەمینی پەرلەمان ئاگدار کراونەتەوە لایەنەکان کۆکراونەتەوە کە پەرلەمان کۆ دەبێتەوە. ئێستا زیاتر لە 180 واژۆ کۆکراونەتەوە لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە بۆ ئەوەی کەوە پەرلەمان کۆ ببێتەوە. ئێستا چاوەڕوانی هەمووان ئەوە دەکەن کە چلەی ماتەمینی تەواو بێت و پەرلەمان کۆ ببێتەوە. ڕەوتی سەدر داوای کرد بۆ ئەوەی پەرلەمان خۆی هەڵبۆشێتەوە کە هاوپەیمانەکانی لە سونە و کورد لە پەرلەمانی عێراق بکشێنەوە. پێتان وایە کورد و سونە لە پەرلەمانی عێراق بکشێنەوە؟ داواکاریەکەی بەڕێز موقتەدا ئەمڕۆ بەڕێز موقتەدا سەدر و ڕەوتی سەدر تەواوی کاتەکانیان بەکارهێنەوە، شەقامیان بەکارهێنا، فشارەکانیان بەکارهێنا کە لە ژێردەستیاندا بوو بۆ فشارکردن لە چوارچێوەی هەماهەنگی بۆ ئەوەی کەوا واز لە داواکاریەکانی بهێنێت. ئێستا داواکاریەکانی فەرمانەکانی بەڕێز موقتەدا سەدر بۆ شێیە؟ بۆ داواکاری لە شێ دەکات؟ لە کورد و لە سونە دەکات بۆ هەڵوەشاردنەوەی پەرلەمان. بەڵام با بپرسین ئایا لایەنەکانی کورد و هاوپەیمانی سیادا ئەم کارە دەکەن؟ ئایا داوای هەڵوەشاردنەوەی پەرلەمان دەکەن بۆ ئەوەی کەوە ئەم پەرلەمان هەڵبۆشێتەوە؟ ئێمە چاوەڕێ دەکەین ئایا ڕەزامەندی دەبن یان نا؟ بەڵێ جا منەوە پرسیاری من بوو بۆ بەڕێستان. پێتان وایە کورد و سونە بکشێنەوە لە پەرلەمانی عێراق؟
ئەم پرسیارە ئاڕاستەی کورد خۆی دەکرێت ئاڕاستەی هاوپەیمانی سیادە دەکرێت ئێمە لە چوارچەوەی هەماهەنگی بە شێوەیەکی گشتی ئێمە ڕزام لاریمان نییە لە هەڵوەشاندنەوەی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژانی پێشوەختە بەڵام دەبێت ئەم کارە بە گوێرەی چوارچەوە دەستوریەکان بێت بە گوێرەی یاسا و دەستور بێت هەر پرسێک هەر چارەسەرێک ڕێگری بکات لە خوێنڕشتنی عراقیەکان ئێمە لەگەڵی داین بۆ ئەوەی چەقبەستۆی سیاسی ئێمە لەگەڵی داین بەڕاستی بەڵام ئەبێت چی بێت بە گوێرەی چوارچەوە دەستور بێت هەڵوەشاندنەوەی پەرلەمان کارە گرنگەکە نییە مادەی 64 دەستور زۆر ڕوون و ئاشکرا باسی هەڵوەشاندنەوەی پەرلەمان دەکات تەنها و تەنها پەرلەمان بە دوو ڕێگە هەڵدەوەشێتەوە ڕێگای یەکەم 110 پەرلەمانتار داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان بکەن ڕێگایکی دیکە سەرۆکە زیران داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان دەکات بە ڕەزامەندی سەرۆکۆمەر بۆیە هەڵوەشاندنەوەی پەرلەمان بەم شێوەیە دەبێت کە لە دەستور داهاتوە ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی لایەنەکانی دیکەدایە